دوای نزیکەی مانگێک لە کێشە و گرفتی کەمی غاز دوجار مژدەی کۆتایی هاتنی قەیرانی غاز لە سلێمانی ئەدرێت بە هاوڵاتیان. جەنگ و ڕاوەستانی بەرهەمهێنانی غاز لە ماوەکانی ڕابردووە قەیرانی کەمی غازی ماڵانی دروست کردبوو، بەڵام دوای ئاسایی بوونەوەی بارودۆخەکە ئێستا لە ڕێگەی پلانێکی فراواندا بەشکردنەوە بەرەو چارەسەری یەکجایی هەنگاو ئەنێت. قایمقامی سلێمانی و ئەنجومەنی کارگەکان دڵنیایی ئەدەن کە نەک هەر بڕی پێویست ئەگاتە ماڵەکان، بەڵکو کار بۆ دروستکردنی یەدەگێکی استراتیژیش کراوە بۆ ئەوەی شارەکە چیتر دووچاری گرفتی لەو شێوەیە نەبێتەوە. دوای نزیکەی مانگێک لە چاوەڕوانی جارێکی دیکە دەنگی شمشاڵەکەی قالەمەڕا لە گەڕەکەکانی سلێمانی بیسرایەوە. ئەو قەیرانەی بۆ ماوەیەک ببووە میوانێکی نەخوازراوی سەرجەم گەڕەک و ماڵەکان، ئێستا بەرەو چارەسەری تەواو دەڕوات. ڕۆژانە و هەنگاو بە هەنگاو بڕێکی زیاتر بوتڵی غاز دەگەنە گەڕەکەکانی شارەکە و دابەش دەکرێن. لە ئەنە پەیوەندیدارەکان لە قایمقامەتی سلێمانی جەخت دەکەنەوە کە تەنها لە یەک ڕۆژدا 35,000 بوتڵ غاز دەگاتە نێو گەڕەکەکان و لە ڕۆژانی داهاتووشدا بەردەوامی دەبێت کە هەر ڕۆژە و با نزیکەی 19,000 بوتڵ با سەر گەڕەکەکانی شاردا دابەش دەکرێت. حملەیەکی زۆر بەرفراوان بۆ 32,000 بوتڵ شۆ دەگەڕەکانەوە، بەڵام غازێکی زۆر شۆتە بازاڕەوە بەیانی ژەر بەردەوامە بێت. ڕۆژانی تیژ نەوە گۆربیانی، بەڵام ئەمڕۆ 32,000 بەتڵ بۆ بەیانی ئەچێ بۆ 19 بۆ 18 دوو بەیانی هەر ئەوە نییە، بەڵام شەمان دایمە 30 بۆ 32,000 بەتڵ بێت. لەلایەکی دیکەوە کارگەکانی بەرهەمهێنانی غاز کەوتونەتەوە سەر ڕێڕەوی یاسایی خۆیان. بەپێی وتەی سەرۆکی ئەنجومەنی کارگەکان نەک هەر بڕی پێویست دەگاتە دەستیان، بەڵکو ئێستا کار لەسەر استراتیژێکی نوێ دەکرێت، ئەویش کۆگاکردنی غازە بۆ کاتی پێویست. ئێمە لە ئێستا هەر تەنکەرێک کە لە کۆرمۆڕۆ دەگوازرێتەوە بۆ کارگەکان 20 تەن غاز بارەگات وەگاتە دەست کارگەکان، بەڵام بەپێی ئەو پلان و میکانیزمی ئاسایش و لیژنە ئاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی و لیژنەی غاز لەگەڵ خاوەن کارگەکانە هەماهەنگی کراوە پلانەکە، وایە هەموو کارگەیەک ئەتوانێت لەو 20 تەنی کە بەدەستی ئەگات 15 تەنی بخاتە ڕوو بۆ پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان، 5 تەنیشی لە ئێستایا وەکو عەمبارکراو لە کارگەکانە گلباتەوانێ. گرفتی کەمی غازی ماڵان لە سلێمانی بەرەو کۆتایی دەچێت و ئەوەی ماوەتەوە تەنها کاتە بۆ ئەوەی دڵنیایی تەواو بگەڕێتەوە بۆ ناو بازار. سلێمانی دوای مانگێک لا کێشمەکێشم جارێکی دیکە بەرەو سەقامگیری وزە هەنگاو دەنێت. ئاگربەست و ڕاوەستانی جەنگ و دووبارە بەرهەمهێنانەوەی غاز و دەستپێکردنەوەی کارگەکان بەکار ئاماژەی ڕوونن بۆ ئەوەی کە لە ئێستادا قەیرانەکە بەرەو کۆتایی دەڕوات، بەڵام ئەمە گەرنتی 100% نییە. ئێستا تۆپەکە لە یاریگای لایەنە پەیوەندیدارەکاندایە کە چۆن چارەسەری و میکانیزمێکی گونجاو بدۆزنەوە بۆ ئەوەی کە لە ئەگەری ڕوودانی هەر ڕووداوێکدا ئەو دیمەنانەی کە پێشتر ڕوویاندا دووبارە نەبنەوە. ئەمیر محەممەد کورساد نیوز، سلێمانی. دیارە ئەمیر باسی چارەسەرکردنی قەیرانی گازی کرد لە پارێزگای سلێمانی، بەڵام ئێمەش لێرە میوانداری کۆچەر تاهیرەکەین، سەرۆکی ئەنجومەنی کارگەکانی غاز لە سلێمانی، بۆی کە بزانین بە دیاریکراوی ئەم میکانیزمە کە باسی لێواکرێت بۆ چارەسەری کێشەکە بە شێوەیەکە. سڵاو لەبێ کا کۆچەر، زۆر بەخێرهاتی. ئەمیر تۆپەکەی خستە ساحەی بەرپرسان و دەسەڵاتداران و پلانداڕێژەران و تێکەوێتە سەرەوەی کە چه میکانیزمێک دانێن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. ئەمە لە هەواڵەکەی هەمان بوو کە میکانیزم هەیە بۆ کۆگاکردنەکەی. ئەمە میوانداری بەڕێستمان کردماوەی پێشووتر وتانکە غازێکی باش کۆگا کراوە، پێویستی ناوخۆ پڕکات و ئیترم قەیرانە بەسەراهات. ئێستا چارەسەر چیەکرێت بۆی کە ڕوبەڕووی ئەم قەیرانە نەبینەوە جارێکی تر؟ بەڵێ، ئێمە وەکو کارگەکانی پارێزگای سلێمانی نزیکی 1 مانگ 1 کیلۆ غاز نەگەشتە دەست کارگەکان، بەڵام خۆشبەختانە ئەو کەمیتە غازی کە لە کارگەکانە عەمبار کرابوو توانیمان نزیکی 20 ڕۆژ بتوانین ئیدامە و ئیدارەی ناڵێم بەدڵی ئێمە و بۆ پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان، بەڵام توانیمان ئیدارەیەکی باش سەرکەوتوو بین لەوەی کە بتوانین غاز بگەینە دەست هاوڵاتیان. بەڵام ئێستا خۆشبەختانە بارودۆخەکە ئارام بۆتەوانێ، ئەمڕۆ 3 ڕۆژە ئەو کەمیتە غازی کە پێویست بوو لە ڕۆژانی ئاسایی بگاتە دەست کارگەکان 120 تەن بوو، بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ 3 ڕۆژە 140 تەن ئەگاتە دەست کارگەکان. وەسپاسی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و ئاسایش بە تایبەتی یەکەم کە خۆشبەختانە لەگەڵ کارگەکانە میکانیزمی پەیڕەوکردنی
پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان لە ڕووی سوتەمەنی غازەوە بەیانی 160 تەن غاز دەکاتەوە دەستی کارگەکان. خۆشبەختانە ئەمڕۆ توانراوە نزیکی 35,000 بوتڵ پڕ بکرێتەوە و بگەڕێتەوە بۆ ناو گەڕەکان لە ڕێگەی لیژنەی غازی قایمقامێتی سلێمانی و بە سەرپەرشتی ئاسایش. بۆیە ئێستا میکانیزمێک پەیڕەوە کرێ لەو تەنکەرانەی کە ئەگوازرێتەوە بۆ کارگەکان هەر تەنکەرێک ئەتوانێت 20 تەن غاز بار بکات و بیگوازێتەوە بۆ کارگەکان. بەڵام لە ڕێگەی میکانیزمی ئیشکردنی کارگەکان و وەکەمکردنەوەی ئەو قەیرانی ڕووی لە پارێزگای سلێمانی کردووە، ئێمە لە ئێستاە پلانی 15 تەنی بەکارهێنین. 15 تەنی مەبەستم ئەوەیە کە هەر تەنکەرێک 20 تەن بێ، ئێمە 15 تەنی ئەخەینە ڕوو 5 تەنی عیمارەکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی هەر کێش و گرفتێکی تر بووینەوە غازیەتە کرا وەکو ئەو گرفتەی کە لە مانگی ڕابردوو بەرۆکی پارێزگای سلێمانی گرت بۆ توانیمان 20 ڕۆژی تر ئیدامەی پێبین. ئێستا بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک توانیومانە ئەمڕۆ تاوەکو 3 ڕۆژی تر هەموو ڕۆژێ 30,000 بۆ 35,000 بوتڵ بخێنە ڕوو و ڕۆژانی ئاسایش کە ئێمە پێویستمان بە 13 بۆ 15,000 بوتڵ بوو دەمانەوێت 7 بۆ 20,000 بوتڵ بخێنە ڕوو تاوەکو بە یەکجاری قەیرانی غاز لە پارێزگای سلێمانی بە تایبەتی لە قەزای ناوەند کۆتایی پێبێنین. بەڵام بەو مەرجەی ئەگەر جەنگ بەرپا نەبێت و کۆڕمۆر نەوەسێت، ئێمە ئومێدەوارین نە جەنگ بەرپا بێ و نە کۆڕمۆرش بوەستێ بۆ ئەوەی بتوانین ئەو غازە بەردەوام ڕۆژانە ئەگاتە دەستی کارگەکان و بۆ ڕۆژی دوایی تر بیخێنە بەردەست و هاوڵاتیان باشە. کاک کۆچەر، بابەتی دابینکردنەکە شتێکە، بابەتی بەکارهێنانەکە و خواستەکە شتێکی ترا. بێگومان لە کاتی قەیرانە هاوڵاتیان ئەترسن زیاتر ڕوەکەنە کڕێنی پێداویستی ڕۆژانیان و غازیش یەکێک لەو شتانەیە کە ئیتر هەر خواست لەسەری زۆرە بێ. بۆ ئەمە چیتان کردووە کە ئیدارەدان و بەڕێوەبردنێکی خواستەکەش بکەن، چۆن لە نێوان هاوڵاتیان دابش یەکەن و چۆن ڕێکی ئەخەنەوە کە هەر خێزانێک بۆی هەیە چەنە غاز بکڕێت. لە ئێستا میکانیزمی کۆبوونی خۆراکمان بەکارهێناوە بۆ ئەوەی ئێمە یەکسان نەبین، بەڵکو دەبێت دادپەروەەر بین پێش ئەوەی یەکسان بین، چونکە ئێمە وا بۆ 5 ڕۆژەڕوا غاز گەشتۆتەوە کاتی ئاسایی خۆی و بگرە بە زیاتری شوگاتە دەست کارگەکان. ئەگەر بین ئێمە لەسەر میکانیزمی یەکسانی کار بکەین کەواتە ئێمە نادادپەروەەر بووین، هاتین بە دادپەروەری ئەم پەیڕەوی کۆبوونی خۆراک بکەین، چونکە لە 150 دانیشتوانی پارێزگای سلێمانی لە ڕێگەی کۆبوونەوە غازیان وەرگرتووە. لە 150 کەی ماوە لە ڕێگەی کۆبوونەوە بۆیان دابین بکرێ، ئەو کاتە بە یەکجاری ئەتوانین کۆبوونی خۆراک لا ببین و سەرجەم هاوڵاتیان نەک بوتڵێ غاز ڕۆژانە ئەتوانن 2 بوتڵ 3 بوتڵ وەکو ڕۆژانی ئاسایی پێش جەنگ کەمیەتی غازی خۆیان بەردەست بێت. باشە کاک کۆچەر، باستێکی چاودێریکردنەکەشمان بۆ بکەن. من ئاگادار بووم کە هەندێک لەو کەسانە کە غازەکە دابەشەکەن ئەیفرۆشن کێشیان هەبوو، هاوڵاتیانش کێشی نرخیان هەیە، جاری وایە ئەڵەن بە گرانتر پێمانە فرۆشێ. ئایا هیچ سیستمێکی چاودێری هەیە بۆ هەردوو لایەن کە هەردوو لایەن چاودێری بکرێن، هیچیان لە یاسا و لە نرخەکان و لە ینی بنەماکانی دابشکردنی غازیش لانێن؟ ڕاستی ئەم گرفتی غازە یا قەیرانی غاز تاگلایەنە و دوولایەنە نەبوو، بگرە سێلایەنە بوو، لایەنێکیان بریکارەکان بوو، لایەنێکیان هاوڵاتیان بوو، لایەنی سێم کەناڵ هەندێک لەگەڵ ڕێزما هەندێک کەناڵی ڕاگەیاندن بوون کە بوو بنە هۆکاری دروستبوونی ترسێکی دەستکرد لە ناو دڵی هەر تاکێکی پارێزگای سلێمانی خۆت با بڵێن هەرێمی کوردستان. ئێمە هاتوین لە ڕێگەی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلەیمانی بە سپاسەوە ئاسایشی سلەیمانی توانیومانە میکانیزمی چاودێریکردنی بریکارەکان و گەیشتنی ئەو غازەی لە کارگەکان دەدرێت بە بریکارەکان بگاتە دەست هاوڵاتیان. ئەمڕۆ کە لە ڕۆژانی ترجیاواز بوو لەبەر ئەوەی 35,000 بوتڵ خرایە ڕوو بە خۆشحاڵیەوە بە سپاسیشەوە ئاسایش دەورێکی باڵای هەبووە لەوەی کە لەگەڵ لیژنەی غازی قایمقامێت هەر بریکارێک چاودێرێکی لەگەڵا بێت و بینێرنە گەڕەکەکان و چەند 5-6 کارگەشمان هەبوو تاوەکو کاژمێر 2 پاژنی وەڕۆژ نیان هێشت و بریکارەکان لە کارگەکان بێنە دەرەوە بۆ لەبەرەوەی هەندێ بریکار بە بیانووی کڕینی غازی توجاری و فرۆشتنەوەی بە هاوڵاتیان ئەمەش بوو بە هۆکاری ئەوەی کە هەندێ هاوڵاتی گلەیی لەوە بکەن کە غاز بە توجاری ئەگاتە دەستیان یا غاز هەر ناگاتە دەستیان بۆ لەبەرەوەی لەگەڵ ڕێزما هەندێ بریکاری هەلپەرست هاتبوون ماڵی ئەم کەمیەتە غازی کە ئەگاتە دەست کارگەکان بەشە غازی هاوڵاتیە و ئەتوانم بڵێن بایعیە و بەشی هەتیویشی تێدایە. هەندێ بریکاری هەلپەرست هەلەکەیان خواست بۆ بەوەی کە ئەڕۆشتن
دەسییان بە هەندێک هاوڵاتی ئەکرد بە بیان و ئەوەی ئێمە دوای ئەسر یان شەو غازەکەت بۆ یعنی غازی توجاریە و بەجزیە و لە بەنزیخانە تێ ئەکرێت و بە توجاری ئەفرۆشرایەوە بە هاوڵاتی. بۆیە ئەمڕۆ سپاسی لیژنەی غازی قایمقامێتی سلێمانی یەکەم کە توانیان چەند کارگەیەک لە کارگەکانە بێڵنەوانێ تاوەکو بە سەرپەرشتی خۆیان بیگەینە دەست هاوڵاتیان. باشە من گلەیەکی هاوڵاتیانم گوێ لێ بواڵێمەکە تەلەفۆنەکەین بە وتەی خۆتان بۆ بریکارەکە بۆی کە غاز بکڕین یا بابەتی لەو شێوە یاڵە سەرم نەهاتووە یان جارێکەڵێ پێم نەگەیشتووە ئەزانین کە لادان هەیە لە هەموو ئەم شتانە ئەگەر هاوڵاتی کێشەی هاوشێوەی هەبێت ئەتوانێت چی بکات شوێنێکەیە کە بیەوێت پەنای بۆ ببات و تەلەفۆنی بۆ بکات و سکاڵاکەی بگەێنێتە ئەو شوێنە هەر بریکارێک لە پارێزگای سلێمانی کۆدێکی پێدراوە کە کۆدەکە لەسەر سیارەکەی وەکو ژمارەی ئۆتۆمبیلەکەی دیارە ئەتوانێت کۆدەکە وەربگرێت پەیوەندی بە لیژنەی غازی قایمقامێتی سلێمانی وە بکات لەبەر ئەوەی لیژنەی قایمقامێتی سلێمانی بە داتا بە ڕەقەم ئەزانێت کە ئەمڕۆ هەموو کارگەکان کاریان کردووە چەند بتڵ غازیان پڕ کردوێتەوە دراوە بە چ بریکارێک و بریکارەکە چۆن گانیەوێتێ دەست هاوڵاتیەکان لەبەر ئەوەی ئەمە باشترین میکانیزمی دابشکردنی غازە هەر هاوڵاتیەک سکاڵای هەبێت ئەتوانێت سکاڵا بکات و هەر بریکارێکیش سەرپێچی بکات ڕوبەڕووی یاسا ئەبێتەوانێ بەڵام من ئومێدەوارم کۆبوون نەمێنێ و بریکاریش بتوانێت وەکو ڕۆژانی ئاسایی غاز بگەێنێتەوە دەست هاوڵاتیان و هاوڵاتیانیش هەم ئاهەنگ بن پێویست بەوە ناکات ئەم ترسە دەستکردەی کە لە دڵی هاوڵاتیا دروستکراوە بڕەوێتەوانێ دڵنیابن لەوەی ئەگەر من غاز نەبوایە ناهاتمەیەرە بڵێم غاز گەشتووە من نەمەتوانی بڵێم 35,000 بتڵ پڕکراوە و کراوەتە دەست هاوڵاتیان لەبەر ئێمە داتایە ئەرقامە هەموو هاوڵاتیەک ئەتوانێت بە دوواداچوونی بۆ بکات بزانێت چەند کارگە ئیشی کردووە چەند بتڵ غاز بەرهەمهێنراوە دراوە بە چ بریکارێک و بریکارەکە ناوی سیانیشی هەیە ئەتوانێت بچێت لە قایمقامیەت ئەتوانێت بچێت لە بەڕێبەرایەتی نەوت و کانزاکان ئەتوانێت بچێت لە ئاسایشی سلەیمانی بە دوواداچوون بۆ قسەکانی من بکە هاوڵاتی پێویست بەوە ناکات سێ بتڵ پڕ بکاتەوە هەموو هاوڵاتیەک لە ئێستاە ئەتوانێت هاوکاری هاوشاریەکانی بێ دراوسەکەی بێ خوشکەکەی بێ براکەی بێ لە بری سێ بتڵ لە ماڵەکەیا بێ با دوو بتڵ بێ ئاساییە تەسەورەکەی زریان خان بتڵ گەڕاوەتەوە بۆ کارگەکان من سەردانم کردو بتڵی وا هەبووە 3 کیلۆی بەکار هاتووە لە 12 کیلۆ ئەم ترسە ئەوەنە لە لای هاوڵاتی دووبارە کراوەتەوە وا ئەزانێ ئەم 3 کیلۆی لەم بتڵە سەرفی کردو جارێکی تر بچێ پڕی بکاتەوانێ بەڕاستی ئەمە کارێکی باش نییە کارێکی خراپە ئێمەش ناتوانین بەو غازی کە ئەکا بە دەستمان ئەگەر هاوڵاتی وا بکات ئیدام و ئیدارەی قەیرانەکە بین بەڵام هەر چۆنێک هەبێت بەو مەرجەی جەنگ بەرپا نەبێ و ئەو کەمیەتە غازی بۆ کارگەکانی پارێزگای سلێمانی لە ئێستایا دیاری کراوە و دابین کراوە و لە کاتی خۆیان ئەگاتە ناو کارگەکان دڵنیایی ئێمە دەست هاوڵاتیان 5 ڕۆژی تر یەک هاوڵاتی نییە بڵێ من غازم وەرنەگرتووە یەک هاوڵاتی نییە ماڵی لە گەڕێکێکا بێ و لەژێر ئەم چاوپێکەوتنی ئێمە بە کۆمنت بنووسێ ئێمە غازمان بەدەست نەگەشتووە چونکە دڵنیاییانە ئێمە دەست 100% غاز دەگاتە سەرجەم گەڕەکەکان لە ماوەی 5 کەمتر لە 5 ڕۆژدا ئێمە ئەگەر ڕۆژی کارگەیەک 3 ڕۆژ ئیشی کردبێت ئێستا میکانیزمی کارکردنی کارگەکانمان گۆڕیوە بۆ هەفتەی 5 ڕۆژ بەلانی کەم ئەبێ کارگەیەک هەفتەی 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ کار بکات ئەو غازر بە بەردەوامی بگاتە دەست کارگەکان ئێمە دەیگەینەوە دەست هاوڵاتیان بە ئامانەتەوە باشە کا کۆچەر باباسێکی ئەو غازش بکەین کە لە بەنزینخانەکانە بە 1250 بۆ 1500 دینار بۆچی نرخەکەی دانابەزێ ئێستا کە هەرزان ینی غازیش زۆر بووە ئەم نرخەکەی هەردا نابەزێ لە کاتێکا کە پێشتر پێش ئەم قەیرانە بۆ نمونە بە 400 دینارانی جیاوازیەکە زۆر زۆرە ئەمە هۆکارەکەی چییە؟ ئێمە وەکو کارگەکانی پارێزگای سلێمانی بەشغازی بایعی هاوڵاتی حکومیە وەری ئەگرین و ئەکرێتە بتڵەوە و دەدرێتەوە بە هاوڵاتیان ئێمە وەکو کارگەکان بتڵێک بە 7,500 و دەدەینە بریکارەکان دەبێت بە 8,500 و بیگەێنە دەست هاوڵاتی بە 8,500 بە 8,500 وەری بەڵێ بە 8,500 بەڵام چێ چاودێری بەنزینخانەکانە کات بۆ غاز بۆچی هیچ چینێکیان لەسەر نیانی هیچ چاودێریەکیان لەسەر نییە و بۆچی لە کاتێکا کە غاز زۆرە بێ ئەوان نرخەکان هەر بە بەرزی ئەمێنێتەوە بەڵێ ویستم باسیەوە بکەم بەنزینخانەکان توجاریە با خود بڵێن بازرگانیە لە ڕێگەی کۆمپانیاوە ئەم غازە وەرەگرن یاخود لە عیمبارەکانیان هەڵگیراوە وەرگیراوە ئێمە چەندێک غازەکەش لە کارگەکانە عیمبار بکرێ ناتوانین 50 دینار بخینە سەر ئەو نرخەی کە بۆمان دیاری کراوە بەڵام بازرگانی بۆ خۆیان ئازادن ئەو غازی کە ئێستا لە بەنزینخانەکانە گران دەفرۆشرێ هاتوو غازی حکومی
بەرز زیایی کرد لە ناو کارگەکانە و گەشتە دەست هاوڵاتی پێویستی پێ نەبوو پێویست بە چاودێری ناکە ئۆتۆماتیکی هاوڵاتی ناچێت لە بەنزیخانە بڵێ غاز لە کارگەکان بە 8.5 بگاتە دەستی بچێ بە 10,000 بیکڕێ من ئێستا متابعەوەم کردووە ئێستا لە ڕێگا هاتم 1-2 بەنزیخانم بەرچاو کەوت لە نرخەکەی باش دابەزیوە جاران لە 1450 بۆ ئێستا دابەزیوە بۆ 1100. ئەی باشە کاک کۆچەر یعنی ئەوەی کە بەڕێستان وتان وایە بە بازرگانیش بێ بەڵام خۆ ئەبێ لە هەموو کەرتێکا چاودێری هەبێ جەنابەت ئەڵەی مادام غازی ماڵان لە کارگەکان وەکو پێویست بوو هاوڵاتی ڕووناکاتە بەنزیخانەکان بۆ کڕێنی غاز بەڵام خۆ جاری واشە عنی بە تایبەتی ئێستێک کە بووە بە فۆرمی خۆراک و ڕەنگە پێویستی بە زیاتر لەو بڕەبێ کە بۆی دانرا و ناچار بێ ڕووبکاتە بەنزیخانەکان قسەی من ئەوەیەکە بەڕاستی هیچ چاودێریەکیان لەسەر نییە و بە دڵی خۆیانە یان شوێنێک هەیە بۆ چاودێریان و کەم تەرخەمە لیژنەیەک هەیە لە لیژنەی باڵای لیژنە باڵاکانی قایم قامێتی سلێمانی لیژنەی غازی فەرعیە لێ جیابێتەوانێ وەک من ئاگادارم پسوڵە بۆ چەند بەنزیخانەیە کراوە لەسەر گرانفرۆشی ئەو غازی کە بە گران فرۆشراوە لە کاتێکا خۆی بە هەرزان وەریگرتۆ دوایی بە گران فرۆشتوێتی یعنی هاوڵاتی بۆی هەیە بچە سکاڵا لەسەریان بە دڵنیاییەوە بە پێی کاتوش ئێستا هاوڵاتیەک سکاڵای هەبوو وتی لیتری بە 450 بوو دوو هاوڵاتی دوای دوو هاوڵاتی غازەکەم وەرگرت بوو بە 575 سکاڵای کردبوو بەنزیخانەیە پسوڵی سەرپێکی بۆ کراو من لە نزیکەوە ئاگاداری ئەوە بووم بەڵێ لیژنە هاوبەشەکانی قایم قامەتی سلێمانی لیژنەیەک هەیە تایبەتە بە لیژنەی غاز و ئەوان بە دوواداچوونی بۆەکەن. باشە ئالەم ماوەی ئەم چەند ڕۆژەیە کە هاتنی غاز بۆ پارێزگای سلێمانی بابە تایبەتی باسی لێوە بکەین ئاسایی بووەتەوە توانیومانە هیچ بڕێک کۆگا بکەین ئاستی کۆگاکانمان بە شێوەیەکە. یەکێک لەو پلانەی کە لە بینی کارگەکان و لیژنە هاوبەشەکانی قایم قامەت لیژنەی غاز و ئاساییشی سلێمانیە پەیڕەوەکرێ میکانیزمی بەکارهێنانی 15 تەنە هەر تەنکەرێک کە دەگوازرێتەوە بۆ کارگەکان 20 تەن بارەکات و ئەگوازرێتەوە کاتە دەست کارگەکان یاخود با بڵێن 1654 بتڵەکە ئێمە ئەتوانین لەو 1464 بتڵەکە گەشتۆتە دەست کارگەکانی پارێزگای سلێمانی 1200 بتڵی بفرۆشرێ و 454 بتڵیا بۆ 500 بتڵی وەکو یەدەک لە کارگەکانە ئەمێنێتەوە خۆشبەختانە ئێستا سەرجەم کارگەکان غازی یەدەکراویان تایە کارگە هەیە 50 تەنی تایە دەکراوە کارگە هەیە 30 تەن کارگە هەیە 50 تەن بەڵام ئێمە لە کاتی جەنگەکەیە هەموو ئەو غازی کە 900 تەن بوو دابەشی کارگەکانمان بکردایە کە هەرچەند 5-6 کارگەیەکیشمان ئیفلاسیان کردبوو غازیان لە بەردەسانەما بوو 5-6 کارگەیەکیشمان سەر و 100 تەن غازی یەدەکراوی تێدا مامەوە بەڵام ئێستا ئەوەی کە جێگەی خۆشبەختیە بۆ هەمولایەک سەرجەم کارگەکان غازی زیادەکرا و لە کارگەکانە کۆکراوەتەوە لە 20 دەست پێکا بۆ 50 تەن. زۆر سپاس کۆچەر تاهیر سەرۆکی ئەنجومەنی کارگەکانی غاز لە سلێمانی کە لێرە لە ستۆدیۆ میوانمان بوون. سپاس بۆ زانیاریەکانتان. ماوەی زیاتر لە 6 ساڵە دەستەی وەبەرهێنان بڕیاری دروستکردنی یەکەی بۆ کرێنشینان دەرکردووە بەڵام هەتا ئێستا نەزەوی و نەیەکەکانیش دیارنین کۆمەڵی کرێنشینان نیگەرانە لەو بەڵێنەی دەستەی وەبەرهێنان و داواکارن کار بکرێت بۆ باشترکردنی ڕەوشی کرێنشینان و دەست بە دروستکردنی یەکەکان بکرێت. وەکوتم کرێنشینان داواکارن کە بەدەم کێشەکانیانەوە بەدەم گرفتەکانیانەوە بچن بۆیان چارەسەر بکرێت بەڵام ئەمەوێت زانیاری زیاتر لە پەیامنەرمان قارەمان جەوهەر وەربگرم قارەمان سڵاوت لێبێ ماندوو نەبی پێمان بڵێ کە داواکاری کرێنشینان چییە بۆچی ئاوڕێکیان لێ نادرێتەوە و بۆچی ئەو یەکانە ئەسڵەن نەزەوی دیارە و نەیەکە دیارەوەی چیان بەسەر هاتووە. زریانەوە کاتت باش ینی 6 ساڵ زیاتر دەبێت بەڵام ڕەنگە زانیاری ورتر لای سەرۆکی لقی هەولێری کۆمەڵی کرێنشینان بێ کەمێشتر قسەی لەگەڵ دەکەم بەڵام لە ماوەی ڕابردوو کە ئەم پرۆژەی ڕاگەیەنرا دەستەی وەبەرهێنان بڕیاری ئەوە دراکە لە شار و شارستانی هەرێمی کوردستان یەکەی نیشتە جێبوون بۆ کرێنشینان دروست بکرێتن بە قستی درێژخایان و بەبێ ئەوەی کە زیادە و هیچ
تەکلیفەیەک بکەوێتە سەر ئەم یەکانەی کە بە کرێنشینان دەدرێتن لە ماوەی ڕابردوو تاوەکو ئێستا چەندین جار ئەوانەی کە تایبەتمەندن بە ڕەوشی کرێنشینان و لە هەولێرش بە ئاماشەوە کۆمەڵی کرێنشینان هەیە لقی هەولێر لەگەڵ کارزان ڕەسوول سەرۆشی ئەم لقی گفتوگۆ دەکەن سەبارەت بەوەی کە لە ڕابردووش بە هەمان شێوە نیگەرانی تا هەبوو کا کارزان نیگەرانیەکان ئەوەندە زۆرن ینی بە بەردەوامی ئێوە داوا بکەن کە ڕەوشی کرێنشینان بە تایبەت ئەو یەکانەی دەستەی وەبەرهێنان بڕیاری لێدرا شوێنی تریش بە هەمان شێوە بڕیار بوو یەکە بۆیان دروست بکاتن بەڵێ دیارە لە ماوەی ڕابردوو هەم دەستەی وەبەرهێنان هەم وەزارەتی ئاوەدانکردنەوە کۆمەڵێک بەڵێنیاندا و ئەو بەڵێنێک کەدایان بە نووسرا بوو و داوا کرا کە کۆمەڵێک یەکەی نیشتە جێبوون دروست بکرێت بۆ خەڵکی کرێنشین بەداخەوە هەم دەستەی وەبەرهێنان هەم وەزارەتی ئاوەدانکردنەوە بەڵێنەکانیان نەبردە سەروا ئێمە هەمیشە کۆنتاکمان هەیە هەم لەگە دەستەی وەبەرهێنان هەم لەگە وەزارەتی ئاوەدانکردنەوە تاڵی ژیانی خەڵکمان پێگەیاندنە دیارە کۆمەڵی کرێنشینان پردێکە لە بینی حکوومەت و هاوڵاتی هەمیشە پەیامی خەڵکمان پێگەیاندووە خۆت دەزانی لە کابینەی نۆدا بەڵێنی زۆر درا مەسەرەن بە تایبەت لە بۆ کرێنشینان بەڵام دەتوانم لەو هەموو بەڵێنەی کە بە کرێنشینان هەر تەنها یەکشی جێبەجێ نەکرا بەداخەوە ئەوە بوو ئێمە کە پەیامی خەمی خەڵکمان گەیاندا بەرپرسانی حکومی تایبەت معنی بە پرسی کرێنشینا کە پێمان ڕاگەیاندن دەکرێت بەڵێنی سەرۆکی حکوومەت جێبەجێکەن مەسەرەن کە مژدەی دایتە خەڵک ناکرێت و یاری بەهستی کرێنشینان بکەی بێ مەسەرەن بەڕێزیان بۆ عاد بدەن بەڵێن بدەن کۆمەڵێک یەکەی نیشتە جێبوون دروست بکرێ خەڵک دەبتە خاوەنی یەکەی خۆی و بەداخەوە هیچ هەنگاوەک نەنێنراوە نەخێر ئەوەی دەستەی وەبەرهێنان تا ئێستا زەویەکەش دابین نەکرایە و بەڕێز لە ڕێگای بەڕێز محەممەد شکری کە بەڵێنرا ئەو کات لایانی جێبەجێکار بوو و ماوەی 6 ساڵ بەسە بەڵێنەکەیدا تێدەپەڕی کە فۆرمی ئۆنلاینیان بە خەڵک پڕکردەوە و خەڵکیان ماندوو کرد و بەداخەوە خەڵکەکی زۆر دڵخۆش بوو بەوەی بۆیە ئێمە چەندین جار کە ڕوومان لە بەڕێزیان کردیەوە پێمان ڕاگەیاندیا دەکری لەسەر ئەو بەڵێنا ئەگەر مەسەلەن بە ڕێژەیەکی کەمتریش ئەو خانوویە خودیەکەی نیشتە جێبوون دروست بکرێ بەڵام دەکرێت بەڵێنەکەی خۆتان جێبەجێکەن دەکرێت مەسەلەن خەڵکە ناسە سار نەکەن چکە خۆت دەزانی موچە لە کات و ساتی خۆی نادرێ ئێمە یعنی کە خەڵکی کرێنشین هەر پێدانی کری خانوونی ئەمە بەدەیان کرێنشینان ئەمە و کۆمەڵی کرێنشینان 25,000 ئەندامی کرێنشینی فعلیمان هەیە لە سنتەری شاری هەولێر جگە لە قەزا و ناحیەکان بەڵام خۆی لە سنتەری شار 130,000 کرێنشینی فعلی بەڕووی سەرەوە شێ نەک بەلای خوارەوە بۆیە هەمیشە ساڵ بە ساڵ ڕێژەکە لە زیادبووندا هەرچەندە ئێمە داتای عەرەبمان حساب نەکردیا و داتای عەرەب حسابکە زۆر لەو ڕێژەیە زیاترە یعنی خۆت دەزانی ئێستا خەڵکەی زۆری عەرەب نیشتە جێی هەرێمی کوردستانەوە زۆر بەشیان کرێنشینە بەڵام ئێمە لای ئێمە تۆمار ناکرێ ئێمە تەنها ئیش لەسەر داتای کوور دەکەین بۆیە لە ماوەی ڕابردووشدا بەڵێنی زۆر زیاواز درا لەسەر کرێنشینان بەداخەوە هەتا پێمان ڕاگەیاندن دۆخی خەڵک ئەوەندە یعنی دۆخەکی ناخۆشە خەڵکە بووە ئێستا 7 تا 8 کرێخان و قەرزارە نەیداوە ساڵەهای ساڵە ئەو کرێ لەسەری مەسەلەن کەڵەکە بووە نەتواندرایە بیدا وەزارەتی ئاوادانکردنەوەش بڕیار بوو کە یەکە دابەژکا و خەڵک فۆرمی پڕکردەوە ئەو بەچێ گەیشت دیارە ئەوەی وەزارەتی ئاوادانکردنەوە لە 2011 بەڵێنیدا 9004 یەکەی نیشتە جێبوون دروستکە لە ئەو 9004 یەکەی نیشتە جێبوونە دابەشکرا لە تەواوی قەزا و ناحیە و شارەکاندا و بەداخەوە زۆربەی پرۆژە بە نیوەچلی بەجێما زۆربەی پرۆژە ڕەگەزی گۆڕدرا درا بە بنەماڵی شەهیدان لە بڕی وەزارەتی شەهیدان چکە دەکرا ئەو شقانە خۆت دەزانی ملچ کرێنشینان بووە دەکرا وەزارەتی ئاوادانکردنەوە ئەو وعد و بەڵێنەی کە دای لە پێشتردا کە لە ماوەیەکی کەم تیر و پشک بکرێ بەڵام تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەو بەڵێنی کە دایتیان دوای دەخەن ئێمە چەندی جا پەیوەندیمان بە خودی بەڕێز وەزیریش کردووە تا ئێستا بەڵێنەکانیان نادیارە زۆر سپاس بەڵێەوەی کە کارزان ڕەسوول سەرۆشی کۆمەڵی کرێنشینان لە پێولێر باسی کردیارە گرفتەکانیان زۆرن دەستەی وەبەرهێنان وەزارەتی ئاوادانکردنەوە ئەو دوو لایەنەی کە تایبەتمەندن لە هەرێمی کوردستان بەڵێ نێواندا بوو کە ژمارەیەک یەکەی نیشتە جێبوون پرۆژەی نیشتە جێبوون بۆ کرێنشینان دروست بکەن بەڵام تا ئێستا خۆی دەڵێ هیچ دەم پرۆژانە جێبەجێ نەکراون تەنانەت بەشێک لە زەویەکان تا ئێستا شوێنەکانیان دیارنیەوە ئەو پارەی کە بڕیار بوو بۆیان تەرخان بگرێت تا ئێستا میش بە هەمان شێوە دیار نییە لەگەڵەوەش بە بەردەوامی داوا دەکەن کە ڕەوشی کرێنشینان بە تایبەت لە چارەسەرکردنی دابینکردنی یەکە بۆیان و ئەو ڕۆژەی کە هەیەە کەمتر بکرێتن و چارەسەری گرفتەکانیان بۆ بکرێتن
سپاس پەیامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لەگەڵمان بسپاس بخۆت و میوانەکەت لە کێشەی کرێنشینانەوە. دێمە سلێمانی باسێک لە کێشەی ئەو کەساناکەین کە لە بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلان ماوەیەکە بەردەوام ئەوانی کە لە بازاڕی ئۆتۆمبیلا کارەکەن ئەڵێن کە بازارەکە بە شێوەیەکی بەرچاو کەس بووە، کڕین و فرۆشتن تایە کەم بووەتەوە. بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل بە وتەیەکی تر بە تەواوەتی لاواز بووە. بۆ مەبەستە ژەمێ بچمە لای پەیامنێرمان بڕوا بەهادین، بڕوا سڵاوت لێبێ، پێمان بڵێ کە لە بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل چ باسا بۆچی بازار لاواز بووە. بەڵێ زریان سڵاو لێبێت هەڵبەت و خۆت باست لێەوە کرد، ینی ماوەیەکە کزیب لە بازاری ئۆتۆمبیلانی سلێمانیدا و شوێنەکانی دیکەش بە هەمان شێوە هەیە. ئەمە دەگەڕێتەوە بۆچی؟ دەگەڕێتەوە بۆ سەرەتای جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران لەبەروی هەر لەو کاتەوە، ینی کە بارودۆخێکی ناهەموار لە ناوچەکەیە دروست بوو، بێگومان کاریگەری گەورەی لەسەر کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دروست کرد. بە جۆرێکانی خەڵک نەیدەوێت یاخود نەیدەویست کە ئۆتۆمبیلەکەی بگۆڕێت یاخود ئۆتۆمبیلێکی دیکە لە بەرامبەریدا بکرێت. دەبەش بووەتە هۆی ئەوەی کە بازاڕی ئۆتۆمبیل لە سلێمانی کەس ببێت. جا من کاک فەرمان محەممەدم لەگەڵایکە مامەڵەکاری ئۆتۆمبیل لە قسەی زیاتری لەگەڵدا دەکەم بووی کە ینی بارودۆخی ئێستامان پێ بڵێ. کاک فەرمانجان سڵاو تۆ برای منە خاڵە باشە. ئێستا بازار چۆنە؟ بەخێراتنی خۆت و کەناڵی کورساتی بەڕێز دەگەم. سڵاو لە بینەرانی بەڕێز. لای ڕۆحی شیرینم بەعام بازار لە دەستپێکی ئەم جەنگەوە کە نەهامەتیە بۆ هەموو عالەم بازارەوە عام کزە، هەم لە کڕین هەم لە فرۆشتن، ینی زۆربەی کەسەکان وا بیرەکەنەوە کە دەست لە خۆیان نێن باشترە، بۆی لەم حاڵەتەشە بازار قەتیسە بێ، قەتیس بوو نەکڕین هەیە نەفرۆشتن هەیە بۆ تاسیرەکات دەست هەم سەر نرخی ئۆتۆمبیلەکان هەم فرۆشتنی ئۆتۆمبیل هەم کڕینەوەی، ینی بەعام بازار باش نییە. ویستم پرسیاری ئەوشت لێ بکەم نرخەکان چی لاتوە، ینی بە تایبەت لە ماوەیەدا زۆرە بیستنە لە نرخی ئۆتۆمبیل بۆ منە هاڕێ کردویان بۆ منە زۆر دابەزیوە. ئەمەوە کارەکەی چی؟ وەکو ئاماژەم پێکرد نرخەکان ڕووی لە داوەزینە بەعام لە هەموو ئۆتۆمبیلەکانە، هەر لە ئەمریکیەکان لە چینیەکان لە کۆریەکان، ینی بەعام لەبەر ئەو هۆکاری ئەوەی کە کەسەکان بۆ نمونە ماڵەکانی نافرۆشێ ئۆتۆمبیلەکەی نافرۆشێ مەجبور بووی مامەڵە نەوەستێ هاچۆنێ بێڵێ بەشم ئەم بەم بەزارە لە شوێنێکی ترا سوودێکی تر ببینم قازازێکی تر ببینم، بۆیە ئۆتۆمبیلەکان بەعام دابەزیون، بەعام هەمووی ڕووی لە دابەزینە، مادا چەندانەیشی کەمیان نەبێ ئەوش بەهۆی کەمی وەژبەیەوە احتیمالی هەنێک نرخەکەی بچێتەوە سەری. پێ دوایە ئەم بارودۆخە تاکەی بەم جۆرابێ بە پێ ئەزبوونی خۆتان کە لێرەکاتان لە هەموو حاڵەتێکە ئەگە مێژوو خوێنی نۆ بە ئێستەشەوە هەموو کاتێک جەنگ کاولکاری بووە هەتاوەکو ئینسان مرتاح نەبێ تێگەی ناپژێت بە تایبەت بۆ کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل، یعنی ئەم ئیشەی ئێمە لە تێری ئەکرێ، ئەمە ڕاستی ئەمەوە نیە بڵێ وڵا ئیلابی لە 6 نانە 5 نانە 4 من ژەمێکی ناخواردنە پێویستە هەر پێویستە، بەڵێ ئەمڕۆ زەرورەتێکی ژیانە، بەڵام ئەکسەریەتی لە تێربوون ئەمیشەی ئێماکرێ، بۆیە تاکو ئەم شەڕ و ناسەقام گیری و نائارامیە هەبێ تەسەوڕەکەم بازار بەرەو خراپترەوە بەرەو باشتر ناڕوات. ئەمەد بۆتە زرەر بۆ مامەڵەکارانی ئۆتۆمبیل بە تایبەت کە لێرە کار دەکەن بەدڵنیاییەوە ئێمە ژۆر وەکو تاچێکی ئەم کۆمەڵگەیە بێبەش ناوین لە زەرەر و ئەوەنی هەر ئێمە سوود بکەین کە ئۆتۆمبیلێک بە عام داوەزی لە بازارەکەیان مەجبورین تایبەتتر ئێمە بێ بە نرخی بازار ئیش بکەین، ئەوە نی ئۆتۆمبیلەکە بۆ نمونە نرخی $10,000 بێ من داوای $11,000 دەکەم بە هیچ جۆرێکە مەقابلی قبوڵ نیە و ناگرێت. ئێستا ئەو ئۆتۆمبیلانی کە دەفرۆشەنی سەرباری ئەو بازار کەمی ئەو ئۆتۆمبیلانن کە نرخیان لە خوار دەفتەرێک $1 یان ئەوانی کە بۆ نە سەر و دەفتەر ئەو ینی بڵین دەفتەرێک $1 ناکرێتە ستانداردیان پێوەرێک بۆ وەستانی بازاڕیان بۆ مقارنەی بازار، ئەو ئۆتۆمبیلانی کە تۆ زەروری بە فرۆشتنی ئۆتۆمبیلەکەت یان من زەرور بم پێی ئەبێ لە خوار نرخی خۆی ڕاستەقینەی خۆی بۆ نمونەکە نرخەکەی 2 دەفتەر بێ بڵین $20,000 بێ من بێم بە 195 گەڵا ئافرۆشتی. ئەوەیە لە خزمەتانان چاوتان ماچەکەم قوربان سپاس دەکەم. زریان هەڵبەت وەکو جۆبیستی بووی ینی تاوەکو بارودۆخی نائارامی لە هەر وڵاتێکی دراوسە یاخود لە هەر شوێنێکی جیاندا بێت بێکومان کاریگەری دەکاتە سەر کۆمەڵێک سێکتەر کە هیچێک لە سێکتەرەکان بابلین کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلەکە بە تەواوەتی کەس دەبێت، ینی ئێستا لە ماوەی چەند ساعتێک دەبێت لە نێو بازاری ئۆتۆمبیلەکانم لە سلێمانی دەبینین کە خەڵک کەمتر لە ساڵانی ڕابردوو هاتوچۆ بێرادا دەکا و لە سەردانی پێشەنگاکانی ئۆتۆمبیل دەکات لەبەرەوەی کە ینی بارودۆخەکە بەو جۆرەیە کە ترسێک لە دڵی خەڵک نیشتووە کە نەیەوێت ئۆتۆمبیلەکەی بگۆڕێت یاخود ئەوەی کە هەر شێتی نەیەوێت بیفرۆشێ.
سپاس بڕوا بە هادیم پەیامنێرمان کە لەگەڵمان بووی سپاس بۆ میوانەکەشت. کێشەی تێکەڵبوونی هێڵەکانی گواستنەوەی ناو شار و دەرەوەی شار لە سلێمانی بەردەوامە سەرڕایەوەی بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سلێمانی ڕێنماییەکانی سنووری کارکردنی تەکسیەکانی داناوە بەڵام هێشتا بەشێک لە شۆفێران پابەندی ڕێنماییەکان نابن. شۆفێرانی هێڵەکانی دەرەوەی شارەڵێن کەمی داهاتی هێڵەکانی گواستنەوە ناچاریانەکات لە ناو شاریشە کار بکەن. شۆفێرانی تەکسی ناو شاریش گلەی ئەوە ئەکەن کە دادپەروەری لە جێبەجێکردنی سزاکانان نییە. ئێرە یەکێکە لەو شوێنانەی کە دەبێت شۆفێری هێڵەکانی تەکسی دەرەوەی شار سەرنشینەکانیان دابگرن و بگەڕێنەوە بۆ ناو تێرمیناڵەکانیان. بەشێکیان پابەندن و بەشەکەی دیکەشیان بە کرێیەکی جیاواز سەرنشینەکان دەگەێنن بەو شوێنەی کە سەرنشینەکە دەیەوێت. لە کاتێکدا دەبێت ئەو سەرنشینانە تەنها بەو تەکسیانە هاتوچۆ بکەن کە خۆیان لە ناوەندی شاردا کار دەکەن و ڕێگەیان پێ نادرێت سەرنشین بکرێ بۆ دەرەوەی بازگەکانی دەواازەی شار بگوازنەوە. سندیکا گواستنام لۆگۆی بۆ داناوین بۆ خەتەکانی شاندانەوە خەتەکان وەرەخۆ لێرەگانە تەسووریکە تا نەفرێک داگرن خوان دوانە بەنە ناو شارەوە ئەنج لە ناو شاری شار لە ئێمە زیاتر داخلیەکەن ئێمە وەرە نەفرێکە بین وەرە هەر ئێستا خۆت وەرە لەگەڵ مە چی سی دەرەکەی عربەت بزانێت ئەهێڵن بڕۆین یا ئەڵێ هەوێکەم لەلا دانێت تا لەو لاوەدیتەوە دوایە لە بڕۆ بە گرادی شارە زوور لەوێ تعودێکی پێ بڕەکەنەوە جارێککە نەفەر نەبوو. یەکێک لە هۆکارەکانی جیاکردنەوەی لۆگۆی تەکسی ناوشار و هێڵەکانی گواستنەوەی دەرەوەی شار بۆ ئەوەیە کە هەر جۆرێکیان لە سنووری خۆیدا کار بکات بەڵام ئەوە تا ئێستا کۆنتترۆل نەکراوە. شۆفێرێکی هێڵی گواستنەوەی پێنجێن سلێمانی دەڵێت بۆیە لە ناوشاردا کار دەکەن ئەو کرێی لە هێڵەکانی خۆیان دەستیان دەکەوێت بەشی بژێوی ژیانیان ناکات. دەری نایەنێت یعنی تۆ ئێستا تۆ 4 ڕۆژ لە ماڵۆ ئەگەر ڕۆژی 100,000 ئەگەر ئەو ڕۆژە 100,000 بەم 4 ڕۆژە تاویەکەیت اینجا خۆ لە دوای ئەوەژەوە نەبی هەر ئێمە لە ناوشارە ئیشکەین وەرە ئێساکە خەتەکان ساری ناوشار بەرە هەولێرە ڕوات نەفرەبات کابرا خزمی خۆەتی دراوسی خۆیەتی من وەرە ئێستا چین بەرەو پێنجۆن ئەڕۆین بزانە چەند ساری لۆ گۆشکین پیشانێم کە لە باشما خۆیەتەوە. بەڕێبەراتی گواستنەوەی سلێمانی سزای 1,500,000 دیناری بۆ شۆفێری ناوشار داناوە لە کاتی گواستنەوەی سەرنشین بۆ دەرەوەی شار و سزای 750,000 دینار بۆ ئەو شۆفێرانەی خۆیان هێڵیان هەیە و لە ناو شاردا کار دەکەن. ئەمە بە داوداچوونێکی دروستمان بۆ کردووە بەڵێ هەنێک جار هەیە و هەنێکیژیان زۆریشان سزا دراون چونکە ئێمە بەڕاستی وەکو بەڕێبەراتی گواستنەوەی مەفرەزەمان نیەت لە ناو شارە بەڕێبەراتی هاتوچۆ مەفرەزەی هەیە لە ناو شارە برانی هاتوچۆ لەسەر جادە کە ئەگە بیان بینن نەفەر هەڵگرنیانینێک لە ناو بازار لە شوێنێک سزایانە دەن بۆ ئەمانە نێرن و ئێمەش بڕی 750,000 دینار غەرامەیانە. هەرچەندە بەڕێبەراتی گواستنەوەی سلێمانی ڕێژەیەکی زۆری سزای بۆ ئەو شۆفێرانە داناوە کە لە هێڵەکانی نێوان شار و شارۆچەکاندا کار دەکەن و دواتر دێنەوە ناو شار کاری گواستنەوەی سەرنشین دەکەن بەڵام ئەمە ڕێگر نەبوو لەوەی کە ئەو شۆفێرانە ڕۆژانەم کارە لە ناو شاردا نەکەن بۆیە شۆفێرانی ناوشار کە کاری تەکسی دەکەن داواکارن لە سندیکای شۆفێران و بەڕێوەبەراتی گواستنەوە ئەم دیاردەیە بنبڕ بکەن چونکە وەکەوان دەڵێن کاریگەری لەسەر بژێوی ژیان و کارەکەیوانیش بەجێ هێشتووە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. لەسەر ڕاستپاردەی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەستکراوە بە چاککردنەوەی ئەو شەقامانەی کە بەهۆی بارانبارینەوە زیانیان بەرکەوتووە. توانە بەهادین لە پرسراوی بەشی ئامێرەکانی شارەوانی سلێمانی با کورسات نیوزی وت پۆرتاڵی خزمەت خراوەتە بەردەستی هاوڵاتیان و ئەتوانن وێنەی شەقامەکانیان بنێرن بۆ ئەوەی ئەوانیش بەدەم داواکەیانەوە بچن و شەقامەکانیان بۆ چاک بکەنەوە. بەڕێز یەکگری سەرۆکی حکوومەت لەگەڵ بەڕێز سەرۆکی شارەوانی سلێمانی و بەڕێز بەڕێوەبەری گشتی ئاوادانکردنەوە کۆبوونەوەیەکی کردووە لەگەڵ ئەوانە بڕیاریان ناوە بە هەماهەنگی بە پشتیوانی بەڕێزیان کە ئێمە تیمەکانی ئێمەش و ئەوانیش دەستکەنەوە بە چاکردنی چاڵ و چۆڵی شەقامەکان. دوای ئەوە ئێمە لەگەڵ بەڕێز سەرۆکی شارەوانیە کۆبوونەوەیەکی خێرای ئەنجام درا و
فەرمانی کردووە کە دەستگین بە چاکردنی چاڵوچۆڵی شەقامەکان و بە پشتیوانی بە ڕێزیان و بە دابینکردنی پێداویستەکان و هاوکاری بە ڕێزان بەنسبە دەرەوەی شاریش بە دوو ئاراستە ئێمە ناو شاری سلێمانی کاری چاکردنەوە چاڵوچۆڵی شەقامەکانەکەین و ئاوادانکردنەوەش بە شەقامەکان و ڕێگاکبانەکانی دەرەوە بە پێی راپۆرتەکە شناسەکان دیسان باران دەست پێکاتەوە ئەمڕۆ بەیانیەوە شەپۆلی بارانبارینەوە بەڵام ئێمە هەموو تیمەکانمان ئامادە کردووە بەڕێز سەرۆکی شارەوانی هەموو پاڵپشتێکی بۆ دابین کردوین کە بتوانین کارگەکەمانە ئیشەکات بەڵام لەو کاتی کە بارانە بارێ و کەشوهەوا ڕێگە نایە ئێمە وەستین وەستانێکە تا و کاتی دیسانەوە کەشوهەواکە خۆشە بێتەوە سەبارەت بە پۆرتاڵی خزمەت ئەوە وەکو بەڕێزت باست کرد هەموو هاوڵاتیەکە توانێت کە وێنە و چاڵوچۆڵی سەر شەقامەکان بگرێت ئەوەی کە پێویستە و چارەسەر بکرێت بە ڕێگای موبایلەکە و ئینێرێتی سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە بە هەمان شێوە هەر بوارێکی ترە هەر ڕێگەیەکی ترە بۆ ئەوەی کە بتوانێت داواکاریەکانیان بە ئێمە بگات و ئەو شوێنەی کە گرفتی دروست کردوی گێنێ بە ئێمەش ئیشەڵای مشتخینە پلانەوە دەست بەجێ بە چارەسەرکرد. ئەمڕۆکە یەکێک بوو لەو ڕۆژانە کە پڕ هەواڵ بوو بە تایبەتی دەربارەی گەڕووی هورمز کە زۆر گرنگە بۆ ئابووری ناوچەکە و ئابووری جیهانیش تەنانەت جامنەمەوێت لێرە لە ئینفۆگرافیکێکا بێگومان زانیاری زیاتر بخەمەڕوو دەربارەی نوێترین پێشاتەکانی ئەمڕۆ وەکو ماوەی ڕابردوش باسم کردووە گەرچی ئێستا لە کاتی ئاگربەستین بەڵام دیسانەوە لێکەوتە ئابوووریەکان و لێکەوتەکانی تری جەنگەکەش لێکەوتە سیاسیەکانیش بێگومان نەوەستاوە با لێریا باسی نوێترین پێشاتەکانی ئەمڕۆ بکەین. من ئەو کاتەکە لە ناو ستۆدیۆ بووم بۆ هەواڵە ئابوووریەکان ترامپ هەندێک قسە و لێدوانی هەبووە تووڕەیە لەم کاردانەوانەی دوایی ئێران لە بەرەوەی کە دیسانەوە پێش هەواڵە ئابوووریەکان ئێران بڕیاریدا دیسانەوە گەڕووی هورمز دابخات چەندین جاروتەتی دای ئەخەم دای خست و کرایەوە لێرە بۆتان باسەکەم کە بارودۆخەکە بە شێوەیەک بوو. ئێران باسیەوەی کردکەوتی ئەگەر ئابلۆقەکانی ئەمریکا بەردەوام بێ گەروەکە داخرێ بێگومان ڕۆژی ڕابردوو عراقچی تویتێکی کرد لە تویتەکەی وتی کە لەبەر ئەوەی کە لە کاتی ئاگربەستین گەرووی هورمز ئەکەینەوە دەنگۆیەکی زۆری لێکەوتەوە بە تایبەتی لە ناوخۆی ئێران ناڕزایەتێکی زۆری لێکەوتەوە وتیان کە ئێمە نابێ کارتێک یان ئیمتیازێک کە لە شەڕان نەیانتوانیوە لێمان بستێنن ئێستا بەدانوستان بتوانن لێمان بستێنن بۆیە ئەم ڕەنگە یەکێ لە هۆکارەکان ئەم ناڕزایەتیانە بوو کە وردەوردە پاشگەز بوونەوە بە عینی ئاشکرا لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە میدیاکانی ئەو وڵاتە بەرەنگاری ئەم بڕیارە بوونەوە کە گەرووی هورمز لەم کاتەیە بکرێتەوە بەڵام بە هەر حاڵ وەکو باسم کرد دوای ئەوە پاشگەزبوونەوەیەک هەبوو ئێران دیسانەوە گەرووی هورمزی داخستەوە وتی کە دام خستوەتەوە تەنانەت لە گەروەکە کاردانەوەشی هەبوو و تەقەیە لە دوونەوت هەڵگریش کرد کە ئەم دوونەوت هەڵگرا یەکێکیانەوترێکە نەوتی عراقی پێ بۆ بابچینە لای زانیاریەکانی تر و ئەوترێت کە نەوت هەڵگریش کە پەیوەست بوون بە هەندستانەوە و نەوتی ئێرانیان پێ بووە ئەوانیش تەقیان لێکراوە و دیارە تەڕۆشک بەیەکەوە سوتاوە بەڵام بە هەر حاڵەگەر ئێرانم گەروە بکاتەوە یان ناوەکوتم ترەمپ لە دوایین لە دوانیاوتی ڕێگە نادەین کە ئێران بتوانێت ئەم گەروەکو ئیمتیازێک لە دژی خۆمان بەکاربهێنێت هەر ئەم ئابڵقانش کە ئەمریکا خستیە سەربەندەرەکانی ئێران بۆ ئەو بووتی لەبەرەوەی کە ئێمە دەست نیشانی بکەین کێ ئەتوانێت بە گەرووی هورمزابێت و کێ ئەتوانێت پەیدا بڕوات بەشێک لە کەشتیەکان لە دوایەوەی کە ئێران ڕایگەیاندوتی گەروەکەمان داخستەوە گەڕانەوە لەبەرەوەی کە لە سەرەی تێپەڕبوو نابوون بە گەرووی هورمزا بەڵام ناچار بوون بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان هەروەها جێگری وەزیری دەرەوەی ئێرانی ژەڵەیەمانوێت گەرووی هورمز بەکراوەی بمێنێتەوە لەبەرەوەی کە وەکو بۆم باسکردن بێگومان لێدوانی دژبەیەک هەیە و ئاراستەی قسەکان زۆر دژبەیەکن لەبەرەوەی کە وا هەست پێکرێت کە سەر لە شێواویەک دروست بوو بێتەوە لەبەرەوەی هەندێک پێیان وایە لە کاتی دانوستان و لە کاتی ئاگربەستان پێویستە بکرێتەوە هەندێکی تردژن ئەڵەن نەخێر ئەمە کارتێکی فشار و ئێمە نابێ و کارتە لە دەست بین با بچینە لای زانیاریەکانی تر و بزانێکین هەر ئەمڕۆ چیمان هەیە جگە لە گەرووی هورمز ئاژانسی مودیز پێشبینی بۆ ئابووری عێراق بە نەرێنی گۆڕی پێشتر ئەم ئاژانسا لە شیکاریەکانی کە بۆ ئابووری عێراقی کردبوو لە ڕیزبەندیەکانە ئەگەر قۆناق بە ڕیزبەندیەکانی پۆلێنبەندی بێ لە پۆلێنی سەقامگیرە عێراقی دانابوو ئەزانین کە ئاراستەکەی
بەرەو سەقامگیری و بەرەو باشتربوون چوو بە هایدراوەکەی باش بوو و داهاتە نەوتیەکەی باش بوو بەڵام ئیتر لەوەیە کە بە تەواتی پشت بە نەوت ئەبەستەی لێرەیە بەرۆکی پێگرت و لە ئێستاە کە سەدان نەوەدی داهاتەکەی لەسەر نەوتەوە بە تەواتیش پشت بە گەروی هورمزە بەستێ هەندێکی ئەڕوا لە ڕێگەکانیترۆ بەڵام بەشی هەرە زۆری پشت بە گەروی هورمزە بەستێ وای کردووەکە بارودۆخی عێراق زۆر تێک بچەیەکێکە لە هەرە گەورەترین زیانمەندەکانی جەنگەکە و ئاژانسی مودیزیش بێگومان لە بەندی عێراقی گۆڕیوە. هەناردەی نەوتی عێراقیش لە سەر جەم کەڵگەکان ئەوترێت کە دەست پێ ئەکاتەوە بێگومان ئەم هەواڵە پێشەوە بوو کە ئێران دیسانەوە ڕای بگەێنێت بڵێ گەروی هورمزمان داخست یان دای ئەخەین لە بەرەوەی کە عێراق بە تەواتی پشت بە گەروی هورمز ئەبەستێ بە تایبەتی لە کەڵگەکانی باشووری عێراق بە تەواتی هەناردەی نەوت ڕاگیرا بوو هەرچەند بەشێکی کەمی لە ڕێگە جێگرەوەکان بۆ نمونە ڕێگەی هەرێمی کوردستان جەیهان هەناردە ئەکرا و دڵخۆش بوو بۆی کە هورمز کراوەتەوە بەڵام ببزانین کە ئەمە چی بەسەردە لە دوایان بڕیاری ئێران کە بڕیاری داوە جارێکە گەروەکە دابخاتەوە کەشتێکی هەندیش وەکوتم بە 2 ملیۆن بەرمیل نەوتی عێراقەوە کراوەتە ئامانج کامەیەکێکی تر لەو گۆڕانکاریانە بوو کە ئەمڕۆکە ڕوویدا با بچینە لای بابەتەکانی تر و هەر لەم بارەیەوە ئێران بەشێک لە ئاسمانی وڵاتەکەی بەڕووی گەشتەکان کردەوە زیاتر ئەو بەشە کە ئەکەوێتە ڕۆژهەڵاتی ئێران بێگومان ڕۆژهەڵاتی ئێران لە جەنگەکەشە هەندێک ئەگەر بەراوردی کێن بە ناوچەکانی تر دوورە پەرێستر بوو لە جەنگەکە کەم ترەکرایە ئامانج و لە ئێستاشا بڕیاری داوەکە لە ڕۆژهەڵاتی وڵاتە فڕۆکە خانەکان بکرێتەوە هەروەها ئێران لە ڕێگەی بەندەری جاسکەوە نەوت هەنارداکە بێگومان ئێستاکە گەروی هورمز گەمارۆی لەسرە ئێران خۆی لێدام خستووە بەندەرەکانی ئێران گەمارۆیان لەسرە یەکێک لەو بەندەرانە کە ئەڵێن ئەوترێت کە ئێران ئەتوانێت وەکو جێگرەوە بەکاری بهێنێت بەندەری جاسکە بەڵام من پێتانەڵێمەوە کە لەسەر شاشەشەی بینین ڕاستەوخۆ دیمەنەکانی گەروی هورمزە کە ئەزانین گەروی هورمز لە کاتێکا کە ئێران هەڕەشە ئەکا دەڵێ دای ئەخەمیان ئەڵێ دام خستووە بێگومان ئەوەی کە ئەیبینین لەسەر شاشەکە وەکو جوڵەی کەشتیەکان گۆڕانکاری بەسەرا لە بەرەوەی کە نایانەوێ ئەو ڕیسکە بکەن و بە گەروەکەیاتێ بپەڕن و هەر ئەمڕۆکەوە کووتمان دوو کەشتی تەقەی لێکراوە ئەگەر بێت و ئەم شتانە بزانن و ئەم هەواڵانە بزان کەشتیەکان ئەو مەترسێ ناخەنە سەر خۆیان و ستافەکان و بارەکەیان بە گەروەکەیاتێ ناپەڕن ماوەی چەند ڕۆژێکە لە سەرەتای جەنگەکەوە ژمارەیەکی زۆر کەشتی لەوێ چاوەڕێە بۆەوەی کە ڕێگەکە بکرێتەوە بێگومان لە دوێنەوە کەوترا گەروەکە کراوەتەوە ئێستا دووبارە گەروەکە دیسانەوە سپای پاسدارانەڵێکە دای ئەخەینەوە باسی بەندەری جاسکم بۆ کردن بەندەری جاسک یەکێک لەو بەندەرانەیە ئەوترێت کە جێگرەوەی ئێرانە بەبێ ئەوەی پێویستی بە گەروی هورمز بێ بەڵام من پێتانەڵێم کە ئەم بەندەرە ئەوە نییە کە ئێران بتوانێت بە تەواتی پشتی پێبەستێ بێگومان بەشی هەرە زۆری نەوتەکەی ئێران لە خارگ و لە بوشەهر و لە بەندەرەکانی ترۆ هەنارداکرێت جاسک ئەتوانێت هەتاوەکو ئاستێک هەندێک نەوتی لەوە هەناردە بکرێت بەڵام بە هیچ شێوەیەک نابێتە جێگرەوە بۆ بەندەرەکانی ترکە لە ژێرگەمارۆی ئەمریکان گەنجینەی ئەمریکاش لە خۆشببوونی کڕینی نەوتی رووسیای درێژ کردوەوە بێگومان ئەمە دواتر بە راپۆرتێک گوردەکاری زیاترە خێنە ڕوو بەڵام هەرەوەندەتان پێڵم کە لە ماوەی جەنگەکەیە بۆ ئەوەی کە ئەو کورتێنانە کە دروست بووە بەشێکی کەمی قەرەبوو بکرێتەوە ئەمریکا لە خۆشببوونێکی یەکمانگی دەرکرد بۆ ئێرانیش هەروە ئێستا ئەوەی رووسیای درێژ کردوەوە بەڵام وەزیری گەنجینەی ئەمریکاڵە و لێ خۆشببوونەکە دابوومان بە ئێران درێژ ناکرێتەوە لە خولێکێکا بە بەهای 600 میلیۆن دلار نەوت فرۆشراوەمە گەندەڵی لە بازاڕەکانی جیهانە ئاشکراکە بێگومان ماوەی ڕابردوش پێش ئەوەی کە ینی ڕووی داوە کە پێش ئەوەی کە ئەمریکا هێرش بکاتە سەر ئێران بینیمان مامەڵی گەورە ڕووی ئەداوە دەنگۆیەک هەبوو باسێک هەبوو ئەوترێت کە ڕەنگە مامەڵەکارە گەورەکان لە لینکێکیان هەبێ بە بڕیاردەرانەوە کە بتوانن مامەڵەکانیان بکەن بۆیە قازانجی زۆر بکەن ئێستاش ئەم مامەڵەیە کە من پێتانەڵێم لە پێش تویتەکەی عراقچیەوە بووە کەوتی گەروی هورمز ئەەکەینەوە نەوتێکی زۆر بە بەهاگرانەکە فرۆشراکە سەر و $100 بوو دوایەوەی کە عراقچی و تویتەی کرد یەکسەر بەهای ینی نرخی نەوت دابەزیری تۆمار کرە وترێت کامەش وەکوتم گەندەڵیە کەسانێکن کە ئەتوانن هەواڵەکانیان زووتر و پێشوەختە پێ بگات هەناردەی تەکنۆلۆژیای خاوێنی چین بەرزبوونەوەی تۆمار کردووە ئەمە بابەتێکە کەوترێت چین یەکێکە لە گەورە سوودمەندەکانی ئەم جەنگە بەهۆیەوەی کە ئێستا کاسوتەمەنی بەردین لەسەر ئاستی جیهان ئاستەنگی تێکەوتووە هەلێکی زێڕینە بۆ چین کە خۆی پێشەنگیشە لەم بوارەیە بتوانێت تەکنۆلۆژیای خاوێن و وزەی خاوێنە ناردە بکات و هەروەها جەنگی ئێرانیش کاریگەری لەسەر
لەسەر بازاڕی ئەلومنیۆم دروست کردووە هەر لە ئەلومنیۆم کە بۆ قوتوێکەوە بەکارهێنرێتە تاوەکو ئەو ئەلومنیۆمە کە بۆ دروستکردنی ئۆتۆمبیل بەکارهێنرێت ئاستەنگی تێکەوتووە. سنتکۆم ئەڵێت لە دەستپێکی گەمارۆکانەوە 21 کەشتی ڕێڕەوەکەیان گۆڕیوە کە سنتکۆم بێگومان نەیهێشتووە بە ئاراستەی ئێرانیان لە ئاراستەی ئێرانەوە تێبپەڕن ناچار بوون کە ڕێڕەوەکەیان بگۆڕن. هەروەها بتکۆینیش بۆ بەرزترین ئاز لە 2 مانگە بەرز بووەتەوە کە ئەمە دوای ئەو ماوەیە دێکا بەردەوام کریپتۆکەرەنسیەکان و لەسەر و هەمووشیانەوە بتکۆین بە بەردەوامی دابەزینیان تۆمارە کرد و بارودۆخێکی باشیان نەبووە. گەر هەڵە نەبم ئەمە کۆتا زانیاریمانە بەڵێمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی نوێترین پێشهاتە ئابوووریەکانی جەنگەکە بەڵام وەکو باسی نەوتی ڕووسیان بۆ کردن لە ماوەی جەنگی ئەمریکا ئیسرائیل و ئێرانە ئەمریکا بۆ قەرەبووکردنەوەی بەشێک لەو کورتێنانی کە لە بازاڕی نەوت تا دروست بوو مۆڵەتێکی یەکمانگەی دەرکرد بۆ فرۆشتنی نەوتی ڕووسیا هەرچەندە وەزیری گەنجینە وتبووی ئەو مۆڵەت و لێخۆشبوونە نوێ ناکرێتەوە بەڵام بۆ ماوەی مانگێک نوێکراوەتەوە ئەم ڕێکارە بۆ ڕێگریکردنە لە بەرزبوونەوەی لە ناکاوی نرخی نەوت بەڵام لە هەمان کاتیشان ناکۆکیەکانی واشنگتن لەگەڵ وڵاتانی ئەوروپی زیاتر ئەکات با لەم بارەیەوە بینەری راپۆرتێک بین. ئەمریکا مۆڵەتی فرۆشتنی نەوتی ڕووسیایی بۆ ماوەی 1 مانگی تر نوێ کردەوە. لە ماوەی جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا بۆ قەرەبووکردنەوەی بەشێک لەو کورتێنانەی لە بازاڕی نەوتدا دروست ببوو واشنگتن لێخۆشبوونێکی کاتی بۆ فرۆشتنی نەوتی ڕووسیا دەرکرد و لە ئێستادا ئەو لێخۆشبوونەی نوێ کردووەتەوە. ئەوە لە کاتێکدایە کە ڕۆژی چوارشەممە وەزیری گەنجینەی ئەمریکا وتبووی ئەو مۆڵەتەی کە دراوە بە ڕووسیا و هەروەها ئەو لێخۆشبوونە کاتیەی بۆ فرۆشتنی نەوتی ئێران درابوو ڕۆژی یەکشەممە کۆتایی دێن و نوێ ناکرێنەوە. دوو ڕۆژ دوای ئەو وتانەی وەزیر ماڵپەڕی وەزارەتی گەنجینەی ئەمریکا مۆڵەتێکی بڵاو کردووەتەوە کە تێیدا باس لەوە کراوە لێخۆشبوونەکەی ڕووسیا بۆ ماوەی 1 مانگی تر واتە هەتا 16 مانگی ئایار نوێ کراوەتەوە. ئەم نوێکردنەوەیش بەشێکە لە هەوڵەکانی ئەمریکا بۆ کۆنتڕۆڵکردنی بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان و دەبێتە جێگرەوەی لێخۆشبوونەکەی پێشوو کە هەفتەی ڕابردوو کۆتایی پێهات. نوێنەری تایبەتی سەرۆکی ڕووسیا دەڵێت مۆڵەتە 1 مانگیەکەی پێشوو 100 ملیۆن بەرمیل نەوتی خاوی ڕووسیای خستووەتە بازاڕەکانەوە. نوێکردنەوەی لێخۆشبوون بۆ فرۆشتنی نەوتی ڕووسیا دەتوانێت هەوڵەکانی وڵاتانی ڕۆژاوا بۆ کەمکردنەوەی داهاتەکانی ڕووسیا لە کاتی جەنگی ئۆکرایندا ڕوبەڕووی ئاستەنگ بکاتەوە. ئەوەش ناکۆکیەکی دیکە لە نێوان واشنگتن و هاوپەیمانەکانی دێنێتە ئاراوە. لەوانە سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا کە لەم بارەیەوە وتبووی ئێستا کاتێکی گونجاو نییە بۆ کەمکردنەوەی سزاکانی ڕووسیا. مۆڵەتێکی هاوشێوە لە کۆتایی مانگی ئازاردا بۆ فرۆشتنی نەوتی ئێرانیش دەرکراو بووەتە هۆی ئەوەی 140 ملیۆن بەرمیل نەوتی دیکە بچێتە بازاڕەکانی جیهانەوە و وەزیری گەنجینەش لەم بارەیەوە دەڵێت تا ئاستێک فشارەکانی جەنگی لەسەر بازاڕی وزا کەم کردووەتەوە. ئەم بڕیاری ئەمریکا ڕێکارێکی پراگماتیکیە لە سیاسەتەکانی وزەدا بۆ دروستکردنی هاوسەنگی لە نێوان تایبەتمەندیە جیۆپۆلیتیکیەکان و پێویستیەکانی سەقامگیری بازاڕی جیهانی. بەردەوامیدان بە خستنەڕووی نەوتی ڕووسیا هەرچەندە بە شێوەیەکی سنووردار و کاتیش بێت دەتوانێت ڕێگر بێت لە بەرزبوونەوەی کتوپڕی نرخەکەی و بەو شێوەیەش گەورە بەکارهێنەرانی وزە لە ئەوروپا و ئاسیا کاتێکی زیاتریان لەبەردەست دەبێت بۆ خۆگونجاندن لەگەڵ بارودۆخەکە. بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەری هەیە ئەم ڕێکارە یەکگرتووی ڕۆژاوا دژ بە ڕووسیا لاواز بکات و ناکۆکیەکانی واشنگتن و ئەوروپا زیاتر دەکات بە تایبەتی لە کاتێکدا کە بەرپرسان و دەسەڵاتداران لە ئەوروپا جەخت لە پێویستی جێبەجێکردنی زۆرترین فشار لەسەر مۆسکۆ دەکەنەوە. بابەداتا و ژمارەش زۆر بە خێرایی باسی فرۆشتنی نەوتی ڕووسیاتان بۆ بکەم کە ئەم جەنگە بوو بە خێر و بەرەکەت و بەسەر ڕووسیا داباری بابزانین لە مانگی سێیا ڕووسیا چەنی نەوت فرۆشتووە و چ قازانجێکی کردووە لەم جەنگە توانیوێتی داهاتی لە ڕێگەی فرۆشتنی نەوت چەند بەرز بکاتەوە. بێگومان مانگی سێ داهاتی نەوتی ڕووسیا 19 ملیار دۆلار بووە 7.1 ملیۆن بەرمیلی ڕۆژانەی هەناردە کردووە کە پێش ئەمەیانی دوو هێندە زیادی کردووە و نرخەکەشی نرخی هەر بەرمیلێکی 32.7 دۆلار بەرز بووەتەوە لە بەرەوەی کە پێشتر
فرۆشتنی نەوتی رووسیا سنووری لەسەر بوو لە سنوورێک زیاتر نەی ئەتوانی تێبپەڕێت و نرخەکەی بە تەواوەتی داشکاندنی بۆ کرابوو. ئەمە لە کاتێکە مانگی شوبات مانگی دوو 4.7 ملیۆن بەرمیلی ڕۆژانەی هەناردە کردووە و 9.7 میلیارد دلار داهاتی هەبووە وەکوتم قەبارەکەی لە ئاستێکی زۆر بەرچاوە بەرزبوونەوەی تۆمار کردووە. ئەگەر باسی هەناردەی بەگشتی 2026 بکەم پێش جەنگەکە 3.2 ملیۆن بەرمیلی ڕۆژانی ناردەوە وتم ئێستا بەرزبوونەوەکەی یەکجار زۆرە و ساڵی 2025 بەهۆی سزاکانی ئەمریکا و پێشەوەی ئەم لێخۆشبوونی یەکمانگی هەبێت 4.3 ملیۆن بەرمیلی ڕۆژانەی هەناردە کردووە. کڕیارەکانی سەرەتا چینن ینی بێگومان ساڵی 2025 بە 2.2 ملیۆن بەرمیلی ڕۆژانە، هندستان بە 1.6 ملیۆن بەرمیلی ڕۆژانەش لە ڕیزبەندی دووەمایە و هەروەها لە ئەوروپا کە نەوت لە رووسیا ئەکڕێت پێش جەنگی ئۆکراین ساڵی 2020 151 نەوتی ئەوروپا رووسیا دابینی ئەکرد و لە دوای جەنگی ئۆکراین و بۆ 112 دابزیوە وڵاتانە زۆرترین هەوڵیان داوە کە زۆرترین فشار لەسەر رووسیا دروست بکەن بەهۆی جەنگی ئۆکراینەوە، بەڵام ئەم جەنگی ئێرانە و لێخۆشبوونەکانی ئەمریکا بە رووسیا هەرچی وڵاتانی ئەوروپی ڕستبوویان کردوێتەوە بە خوری با بچینە لای زانیاریەکانی تر و بزانین دیسانەوە هەر لەم بارەیەوە چیمان هەیە. داهاتی نەوتی رووسیا گەر بە گوێرەی ساڵەکان سەیری بکەین با لە 2020ەوە ببینین کە 73 میلیارد دلار بووە بەرز بووەتەوە بۆ 123 میلیارد دلار، بەڵام دیسان لە 2023 2024 2025ەوە کە ئەمریکا سزای زیاتر ینی 2023 بە دیاریکراوی سزای زیاتری خستە سەر وڵاتەکە دابەزینی تۆمار کرد و دوایش بەرز بوو بەهۆی ئەوەی کە بەردەوام داشکاندنی ئەکردووە بە تایبەتی وڵاتێکی وەکو چین لە نەوتی هەرزانە گەڕێەوە هندستانی شەروە زۆر گویان نەئەدایەوەی کە سزاکان بە شێوەیەکن بە تایبەتی هندستان نەوتی رووسیای ئەکرێ کرد بە بەرهەمی نەوتی و دیسان بە ئەوروپای ئەفرۆشتەوە بە نرخێکی زیاتر لەسەر ئەوروپا کەوت پێیان وە بووکە رووسیان سزاداوە بەڵام بە گرانتر دەستیانەکەوت. کەرتی نەوتەکەی گەر باسی بکەم یەدەگەکەی 80 میلیارد بەرمیلە ساڵی 2025 9.1 ملیۆن بەرمیلی ڕۆژانەی بەرهەم هێناوە لە دوای جەنگەکە ژۆکوتم بەهۆی جەنگی ئۆکراین و سزای خرایەسەر 16500 سزا بەسەرکردی وزەی رووسیا سەپێنرا لەلایەن ئەمریکا، ئەوروپا، بەریتانیا وڵاتانی ترەوە. سزاکان بەگشتی گرنگترین سزاکان دانانی سەقفی سەرفرۆشتنی نەوت بوو لە نرخێک زیاتر نێتوانین نەوتەکەی بفرۆشێ. کۆمپانیەکانی گازپرۆم و سۆغۆد نەفتەغاز کە سزایان خرایەسەر دوو گرنگترین کۆمپانیای رووسین کە هەروەها کەشتی نەوت گوێزەوەی رووسیا بە تایبەتی کەشتە تارماییەکان سزایان خرایەسەر و هەروەها خزمەتگوزاری کەرتی نەوتیش سزای خرایەسەرەوانە کە نەوتی رووسیا نەگواستەوە بۆیان نەبووکە دیانی بیمەیان هەبێت و سزاکان بۆ شێوەیە بوونجا بەم زانیاریانە دەربارەی رووسیا منیش کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەم ڕۆهێنم کە بە یارمەتی هاوکارانم پێشکەشم کردن. سپاس کە بینەرمان بن و ماڵاوە.